هەموو کاتێکتان باش بینێرانی بەڕێزی شاشە ڕەنگینەکەی کورسات و ماڵەکەی هەمووان وەک هەموو یەکشەممەیەک بە زۆرترین زانیاری و هاتیینەوە خزمەتتان بۆی بە بەرزترین تەکنیک و ئاسانترین شێواز بخەینە خزمەتی ئێوە. ئەمەڵقەی چارە تایبەتە بە نەخۆشەکانی پوکانەوەی مێشک و باوترین جۆری نەخۆشەکانی پوکانەوەی مێشک کە بریتە لە نەخۆشی ئەلزەهایمەر یاخودۆی کە پێڵەن لە بیرچوونەوە. ئەمەی کە لە بەردەستی منە بریتە لە هەندێک ئینفۆگرافیکی ڕێکخراوی تەندروستی جیهانی و ئاماژە بەوەدا دەڵێت کە هەموو سێ چرکە جارێک کەسێک دەستنیشانەکرێت بە نەخۆشیەکی پوکانەوەی مێشک، واتە هەموو خولەکێک 20 کەس دەستنیشانەکرێت بە نەخۆشیەکانی پوکانەوەی مێشک و ئەخەمڵێنرێت کە 50 ملیۆن کەس لەسەر تاسەری جیهانە نەخۆشیەکانی پوکانەوەی مێشکیان هەبێت کە لە ساڵی 2015 ئەم ژمارە ڕاست بووە. وا چاوەڕوانەکرێت گەر بەم شێوە بەردەوام بێت لە ساڵی 2030دا ژمارەکە بەرز بێتەوە بۆ 82 ملیۆن کەس و لە ساڵی 2050دا ژمارەی ئەو بەڕێزانی کە نەخۆشیەکانی پوکانەوەی مێشکیان هەیە بەرز بێتەوە بۆ 152 ملیۆن کەس. وەکمان باسکردن ئێستا 50 ملیۆن کەسە، بەڵام وا چاوەڕوانەکرێت لە ساڵی 2050دا بەرز بێتەوە بۆ 152 ملیۆن کەس، واتە ژمارەکە زیادکە بۆ سێ ئەوەندە لەوەی کە ئێستا هەیە. نەخۆشەکانی پوکانەوەی مێشک زۆرینەی زۆریان بە شێوەی ئەلزەهایمەر یاخود لە بیرچوونەوە دەرەکەون کە لە نزیکەی لە 160 بۆ لە 170 ئەو بەڕێزانەیە کە ئەم نەخۆشیانیان هەیە. هەندێک لە هۆکارەکانی نەخۆشیەکانی پوکانەوەی مێشک ڕێگەی لێ ناژیرێ وەک بەسەرەوە چوون لە تەمەن کەوا چاوەڕوانەکرێت ئەو بەڕێزانی کە تەمەنێ لەسەر 65 ساڵەوەیە لە 14 کەس کەسێکیان تووشی ئەلزەهایمەر ببن و بەڕێزانی کە تەمەنیان لە سەر 80 ساڵەوەیە لە 6 کەس کەسێکیان تووشی ئەلزەهایمەر و لە بیرچوونەوە بن. بەڵام دەکرێت هەندێکیان دەستکاری بکرێت و بگۆڕدرێ وەک ستایلی ژیان و جۆری خواردنەوە و بیرکردنەوە و جگەرە کێشان و وەرزشکردن. ئەگەرچی هەندێک پێشینەی خێزانی و جینی هەیە ناکرێت دەستکاری بکرێت، بەڵام ئەمەش بەهۆی دەستکاریکردنی ئەو ژینگەی کێمەتیاژین دەکرێت ئەگەری نەخۆشەکە کەم بکەینەوە لە کاتی دەرکەوتنیشە نەخۆشەکە ڕابگرین. بۆ وەڵامی ئەو پرسیارەی دەربارەی ئەلزەهایمەر و نەخۆشەکانی پوکانەوەی مێشک هەیە، گفتوگۆ و پرسیار و راپۆرتیشمان هەیە. سەرتا بە ئینفۆگرافیکێک دەست پێکەین و دوایەوە لەگەڵ چاوپێککەوتنی دکتۆر دیارە دەست بە بەرنامەکەمانەکەین. بینەمامە. شیبوونەوەی مێشک، گرنجیدان بە تەندروستی گشتی، نیشانەکان چین؟ کێشە و ناڕەحەتی لەگەڵ کاروبارە ڕۆژانەکان، نادڵنیایی لە شوێن و ژینگە ناسراوەکان، کێشە و سەختی لەگەڵ وشە و ژمارەکان، لە دەستدانی بیرەوەری، گۆڕانی بیرکردنەوە و ڕەفتار. چێ توش بووە؟ ساڵانە نزیکەی 10 ملیۆن حاڵەتی نوێ تۆمارەکرێت، لە هەر سێ چرکەیەکیشدا کەسێک تووشە بێت. 50 ملیۆن کەس لە جیهاندا توش بوون. ئەم ڕێژەیە بێتە سێ ئەوەندە تا ساڵی 2050. زۆرینەی و کەسانەی کە تووشە بن لە وڵاتانە بن کە لە ڕووی داراییەوە لە ئاستێکی نزم و مامناوەندیدان. هۆکاری توشبوون چییە؟ ئەو حاڵەتانەی کە ڕوبەڕووی مێشکە بنەوە وەک نەخۆشی ئەلزەهایمەر، جەڵدەی مێشک، برینداربوونی مێشک. تێچووی ئەم نەخۆشیە چەندە؟ خەمڵێنراوە کە لە ساڵی 2015 نزیکەی 18 ملیار دۆلار تێچووی ئەم حاڵەتە بووە لەسەر کۆمەڵگا. 2030 تێچووەکە بەرزەبێتەوە بۆ 2 تریلیۆن دۆلار. خێزان و هاوڕێکان زۆرینەی ئەرچی گرنگی پێدانی ئەم حاڵەتیانەکەوێتە ئەستۆ. ئەو کەسانەی گرنگی پێدەری ئەم حاڵەتانە بن تووشی سترێسی فیزیکی و هەستی و دارایی دەبنەوە. کاریگەری پلان و کارە جیهانیەکان لەسەر تەندروستی گشتی لە نێوان 2007 بۆ 2025 ڕوئیا جیهانێک کە تێدا نەخۆشی شیبوونەوەی مێشک بنەبڕ بکرێت و ئەو کەسانی کە توش بوون و ئەوانەشی کە گرنگیان پێدەدەن لە ژیانێکی باشدابن و هەموو جۆرە پێویستیەکیان بۆ دابین بکرێت بۆی هەر یەکەیان بتوانێت بە ڕێز و کەرامەت و یەکسانی سربەخۆی خۆیەوە کارەکانی جێبەجێ بکات. ئامانج باشترکردنی ژیانی ئەو کەسانەی کە توش بوون لەگەڵ خێزان و گرنگی پێدەرەکانیشیان، هەروەها کەمکردنەوەی کاریگەریەکانی شیبوونەوەی مێشک لەسەر ئەوانە و هەموو کۆمەڵ و وڵاتانی جیهان. حەوت بواری کارکردن و ئامانجەکان. یەکەم، شیبوونەوەی مێشک وەک گرنگی پێدانی لە پێشینەی تەندروستی گشتی تا ساڵی 2025 لە ساڵ 75 وڵاتان پلان و استراتیژ و سیاست و چوارچێوەیەکی کارکردنیانە بێت بۆ شیبوونەوەی مێشک. دووهەم، هۆکاری و ئاشنابوون بە شیبوونەوەی مێشک تا ساڵی 2025
لە سەدی وڵاتان کامپینێکی هۆشیارکردنەوەی گشتیانە بێت لەسەر شیبوونەوەی مێشک. تا ساڵی 2025 لە 150 وڵاتان لانی کەم دەستپێشخەریەشیانە بێت لەسەر شیبوونەوەی مێشک. سێهەم، کەمکردنەوەی مەترسیەکانی شیبوونەوەی مێشک. ئامانجەکانی کەمکردنەوەی مەترسیەکانی شیبوونەوەی مێشک لە پلانە جیهانیەکان بۆ بنەبڕکردنی نەخۆشیە نەگوازراوەکان 2013 بۆ 2020 بە تەواوی بەدەست هاتوون. چوارەم، شیبوونەوەی مێشک توشبوون چارەسەر و گرنگی پێدان. تا ساڵی 2025 لە 150 خەڵک تووشی شیبوونەوەی مێشکە بن، لانی کەم لە 150 وڵاتاندا. پێنجەم، پاڵپشتی بۆ گرنگی پەرەپێدانی توشبوانی شیبوونەوەی مێشک. تا ساڵی 2025 لە 175 وڵاتان پاڵپشتی و خولی ڕایانان دابینەکەن بۆ کەسانەی گرنگی پێدەری توشبوانی شیبوونەوەی مێشکن. شەشەم، سیستمی زانیاری بۆ شیبوونەوەی مێشک. تا ساڵی 2025 لە 150 وڵاتان بە شێوەیەکی ڕۆتینی داتا کۆکەنەوە لەسەر کرۆکی نیشانە و دەرخەرەکانی شیبوونەوەی مێشک. حوتەم، داهێنان و توێژینەوە لە بواری شیبوونەوەی مێشک. ژمارەی توێژینەوە جیهانیەکان لەسەر شیبوونەوەی مێشک لە نێوان ساڵانی 2007 تا 2025 دەبنە 2 ئەوەندە. دکتۆر گیانەزانی ئەمڕۆ چەندی مانگە؟ بەڵێ. وەرزەکە ئەزانیت؟ بەڵێ زستانە. ساڵەکەش ئەزانیت؟ 2021 تەواوە. بیری تێ بەیانی چیت خواردووە؟ پێشکەمێک لەگەڵ جەناب تا تۆزە دیڵکی کوڵاو و لالەنگیر و تۆزە کاهوم خوارد. ساکەواتە مەسا بیری تازەت باشە. بیری دیە دوێنێ نیوەڕۆکەی لەکوێ بوویت؟ بەڵێ. لەبیرتە. دوێنێ نیوەڕۆکەی چوومەوە ماڵەوە خواردن بردەوە خواردمامەیەکەوە. دوجار کە کێشت هەبوو بێ لە حسابکردنی پارە و لە ئیش و کاری داراییە. بیریتە کێشێکی زەقێکی ئەو تۆت هەبێ لە کێشەی داراییە؟ نه. چوبیتە بازار کڕینی شتەکان وەرگرتنی باقی و ئەو شتانە ئاساییە. هەمیشە واردم بەڵێ. هیچ کەس لە دووربەرەکەت ناڵێن کێشێکت هەیە لە بیرچوونەوە شتەکان وونەکەی لە ماڵەوە. وردە گلەی بێتە سەرە بڵێن کە ئیش و کارەکان وەکو جاری جاران. برادەرانی بەرنمەکان بڵێن وەکون جاری جاران ئامادەکردنی بەرنمەکانت نالەوانەیە باشم بەڵام لەدانانی شتە کە شتێکم لە شوێنەکە داناکە لێت گۆڕیم ئیتر نایدۆزمەوە هەمیشە لە هەمان شوێنە داینێمەوە. زۆربەی کاتوایت؟ بەس یعنی بۆ یەک شت کە لە شوێنێکا کە لێت تێکچێ؟ بەڵێ. ئەگینا بۆ کاتەکانی تر باش. بەڵێ بەچکە بێت هەموو شتەکان ئۆرگەنایز بێ شتەکان ڕێک بێ لە شوێنە. بیرتیە لەکوێ لەدایک بوو کەسکانی دەوروبەرت ڕوودا و کۆنەکانی ژیانت؟ بەڵێ بیرمێ لە سلێمانی لەدایک بووم لە کەلار قوتابخانەی سەرەتایی خوێندووە بۆ کۆتایی سەرەتایی و دواناوەندی ئامادەیژاتیونەتە سلێمانی و زانکۆشم لە سلێمانی تەواو کردووە. ئەو ساڕ و داوانی کە لە بنەماڵەکە تا باسەکرێ و کە یعنی لەوانەیە کە تۆ تایە بوو بیت ڕزەکە تایە بوو بیت زۆربیانت لەبیرە؟ هەنیشیانم بە سەعات مەرجیش بە ڕەنگی جل و بەڵێ بە شێوازی دانیشتنەکەشەوە لەبیرە بەڵێ. بەڵێ دەوەڵاکەواتە تۆ خۆشبەخت خۆشبەخت. ئەوەی کە بینیتان لەم گفتوگۆ کورتە چەند خولێکیە لەگەڵ دکتۆر دیارەکە زەحمەتی کێشە تاقیکردنەوەیکی بۆ توانایی هەست و هۆشی من کرد بۆی کە بزانێ لەم تەمەنەی منە کە تەمەنم جارە نەگەشتۆتە چەند ساڵ لە ڕووی بایۆلۆجیەوە هەڵبەتە لە ڕووی ئەوەی کە بە ژمارە ئەنووسرا لە ڕووی بایۆلۆجی لەوانەیە جیاواز بێت تەمەنی من بەڵام ئەوەی کە بە ژمارە نووسرا من تەمەنم لە خوارد 40 ساڵەوەیە بۆی بزانم ئایا پوکانەوەی مێشکم هەیە یان نا. باوترین جۆری پوکانەوەی مێشکیش لە زانستاوی کە لە پێشەشی بەرنامەکەشە بۆتان باسکرا پێوترێت ئەلزەهایمەر. جەنابی دکتۆر بەسواسە بۆ پشکنی نەخێرایە ئەوەی کە من خوێنمەوە لە ئامادەکاریە بۆ بەرنامەکە ئاڵێت ئەلزەهایمەر یەکێکە لە جۆرەکانی پوکانەوەی مێشک. بەڵێ و ئەکرێ پوکانەوەی مێشکیش زیاد بکە. جاسە من کەوتومەتە نێوان دووڕێیەکەوە ئایا ئەوە پوکانەوەی مێشکە کە ئەلزەهایمەر دروستەکات یانەوەی کە لە دەرما پێڵان لە بیرچوونەوە بەڵێ یان ئەوە ئەلزەهایمەرەکە پوکانەوەی مێشک دروستەکە. خۆی عنی بۆی کە ڕوون بێ پوکانەوەی مێشک پرۆسێکی بایۆلۆجیە جەستەمان نەک هەر مێشک معنی بە بەرەو پێشتوونی تەمەن هەمووی ئۆرگانەکانی جەستە بەرەو لاوازبوو نەڕوە. خەڵک بۆچی قژی سپێ بێ خەڵک بۆچی لە پیریا جەستی بچووکە بێتەوە خەڵک لە پیریا ماسوولکەی نامێنێ خەڵک لە پیریا توانای ڕۆشتنی کەمە بێ خەڵک لە پیریا هەناسەتەنگی زیابێ کەواتە بەشێک لە بەشەکانی پرۆسی پیربوون خۆی ساکە باسکەی لە پرۆسی پیربوون ئێمەسە بۆچی پیرەبین لەبەرەوەی کە خانەکانمان مانوو ئەبێ خانەکانمان یەکەیلاکە بێ پوکانەوەی مێشک جیاوازە لە زەهایمەر. زەهایمەر نابێت تۆی پوکانەوەی مێشک ئەو کاتی کە مێشک بەهۆی تەمەن ئەپوکێتەوە هەمومان
بە بەرەو پێشچوونی تەمەن هەمومان کۆی تەواوی مرۆڤایەتی بەسە بە بەرەو پێشچوونی تەمەن پوکانوی مشکی توش ئەبێ کەمینەیەکیان ئەبێ بە نەخۆشی زەهایمەر مەرج نییە تۆ کە لە بیرچوونەوە دەبێ معنای تۆ زەهایمەرت هەیە باش ئەوەی کە باس کرابوو لێرە ئەو ترەکە بەحساب زۆرینەکە ئەلزەهایمەرە ئەو حتا باسی لە سا 67 پوکانەوەی مێشکی بە ئەلزەهایمەر لە قەڵەما جەنابتە فەرمی کەمینەیە باوترین نەخۆشیەکانی لە بیرچوونەوە زەهایمەرە باشە زەهایمەر لە نێوان بڵێم دە جۆری پوکانوی مشکمان هەیە باشە مەسا پوکانوی مشک جگە لە ئەلزەهایمەر پارکینسنمان هەیە کە خەڵک بە لەرزە تعبیری لەکات بەڵێ چیترمان هەیە زۆرمان زۆر ئەسڵەن خۆی باوترین جۆری پوکانوی پیریە من و تۆ کە پیرە بین بڵێن یاسا پوکانوی کەم لە مشکمانە بێت دەبێت بە ماڵ کۆگنێتیڤ ئیمپێرمنتی پێوترێ مایلد تۆزێک لە قابلەتی مشکت بەستۆ داخل نابی بە نەخۆشی زەهایمەر زەهایمەر نەخۆشیکی جیاوازە نەخۆشیەکە کاتێک کە ئەو لە بیرچوونەوەێت ئەتوانم زۆر ینی بەزاقی دۆکساسۆڵەیە کە بچووکی کەمەوە کاتێک ینی لە بیرچوونەوە کاریگەری لەسەر ژیانی ڕۆژانەتی هەبوو نەتوانی ئیش و کارەکانی ڕۆژانەی خۆت جێبەجێ بکەی یعنی مەس جۆرێکە لە شێوازە بچووکەکەی زەهایمەر تەواستا مێڵمان دوو جۆرمان هەیە لە تەسنیفی زەهایمەر جۆرێکیان بە سێ ستیج ئەکرێ ماڵد و مدیریت و سڤیر جۆرێکیان بە حوت ئەکرێ ینی بە حوت یعنی تر لە بەسا لە ماڵ کۆگنێتیڤ ئەوە بەسا دەست پێکار ئیمپێرمنت اینجا مایلد ڤێری مایلد اینجا مایلد و مدیریت و سڤیر زۆرەکە بەڵێ یعنی سامت چۆنە تۆ تەسنیفەکەی لە بڵێن لە ڕاپەڕاندنی ئیشوکاری ڕۆژانەی مرۆڤێکە لە ڕاپەڕاندنی ئیشوکاری ڕۆژانەی مرۆڤێکە هەر لاسان لە خەو لە خواردن لە خۆگۆڕین لە بڵێن سا لە جێبەجێکردنی کاری ڕۆژانت لە جێبەجێکردنی کارە دارایەکانت لە پاک و تەمیز کرد لە پاک و تەمیز خۆراگرتنی خۆن هەتاک و خەوتن ئەمانە تۆ بۆ جێبەجێکردنی ئەم کارە گرنگی ڕۆژانانە تا چەند پێویستی بە کەسەکانی دەوروبەرتە بێ ئەمە ئیترەوەیە کە دەریەخا کە ئایا تۆ زەهایمەرت یاننا و دەری شەخا کە لە چ ستێجێکی زەهایمەر ئەوەی کە ئەلم بابەتە زۆر گرنگە مەسلەی تەمەنە بە شێوەیەکی گشتی دوو جۆر لە ئەلزەهایمەر هەیە کە جەنابی دکتۆر مامۆستامان زۆر لە من شارەزاترە هەنێکمان هەیە کە لە خوار تەمەنی 50 حتا لە 45 زووتریش دەرەکە پێوترێ زوو دەستپێکردنی ئەلزەهایمەر هەنێکمان هەیە کە زیاترین جۆرەکەیەتی کە لە دوای 65 جۆ دەرەکەوێت ئەوەی کە لە NHS لە سەرچاوەکانی حکوومەتی بەریتانیا ئاماژەی پێدرێ ئەڵێت کە لە سەر و تەمەنی 65 ساڵەوە لە هەموو چواردە کەسێک دەکرێت ئەلزەهایمەری تێدا دەرکەوێت بەڵام کە تەمەنەکە چووە سەر و 80 ساڵ لە 6 کەسێک دەکرێت ئەلزەهایمەری پێدا دەرکەوێت پرسیارەکەی من ئەوەیە ئێمامانە خەڵک هەموو تەمەنی درێژ بێ بەڵێ مەرجە هەرچی تەمەنی چووە سەر و 65 لە هەموو چواردە کەسێک توش بێت و لە سەر و هەشتاوە لە 6 کەسێک توشواتە مەرجە هەرچی ئەو تەمەنی تێپەڕاینتە تووشی ئەلزەهایمەر و لە بیرچوونەوە بێ ئەمە وێستا کەڕوونی کەمەوە ئەو کاتێک کە نیشانەکانی زەهایمەر دەرەکەوێت کە جیاوازە لە نیشانەکانی تری لە بیرچوونەوە ئەوە زادەی ئەو ڕۆژ و ئەو ساڵ و ئەو کاتە نیە ئەوە بەلانی کەمەوە 5 بۆ 10 ساڵ پێشەوە ڕووداوەکان لە مەشکا ڕوویاوە ئەو کەسە لەوانەیە درکی پێ نەکردبێ لەوانەیە بە شێوەیەکی ئەوەنە کەم بێ یعنی کە سەرنجت بۆ زەهایمەر ڕانەکێشێ بۆیە کاتا بە تەمەنا بچی عادەتەن ئەم یاسار سێرچانەکە ئەکرێ ئەم یعنی نەژمارانەیە کە ئەدرێ بە دەرەجەیەکەم بۆ ئەوەیە کە سەرنجت ڕابکێشی ئەگەر هەستت کرد سەرەتای کۆنیشانەکانی تیا دەرکەوتووە زووتر مشوری خۆت بخۆی زووتر بەتەنگ چارەسەرەوە بڕۆی زووتر بەتەنگ دۆزینەوەی نەخۆشەکە بڕۆی بۆیە عنی خۆمەرج نییە خۆشیاڵێ لە 6 کەس یەک کەس لە 6 کەس یەک کەس لەوانێت تۆ بەختەوەربی لەو 5 کەسەبی لەوانەشە ئەگەر بارودۆخ نەگونجاو بێ بۆ تۆ ئەگەر هۆکاری دروستبوونی نەخۆشەکە لە جستەی تۆ وجودی هەبێ و یەکێکی لەو پێشینەی خێزانی وەماوەی ڕۆڵی هەیە پێشینەی خێزانی و ئەسە بە شێوەیەکی گشتی نازانم ئەگەر باز بن بەسەر ئەنی مەسەلەکانە دوو هۆکاری سەرەکیەیە کە وەکوێت هەموو نەخۆشەکانی ترە پێشینێکی جینیە من تۆ کە لەدایکە بین هەڵگری کۆمەڵێک جینین یعنی کە تهدیدی هەموو ئەوی نۆن مۆدیفایبڵەکان کە ناتوانین بین ئەوان ساکە ناتوانین دەستکاری بکەیت بەشێکی کەشی پێوی بەسە پێوەستە بە ئەو ساژینگەی کە تیاژی جا ئەلێرەیە کەوارێکم بیتێ لەبەرەوەی کە لە مەسلەی ژینگەکە و لە مەسلەی تەمەنەکە زۆر باشی ئاماژت بۆ فەرمووکە مەرج نییە هەرچی چوەتەمەنەوە تووشی ئەلزەهایمەر بێ برادەرەمان ڕاستپاردۆ لە هەولێر کە سەردانیشی مامۆستا ممتاز حەیدەری بکەن ممتاز حەیدەری یەکێکە لە ڕۆشنبیرەکانی کوردستان و نووسەرەکانیشمان تەمەنی لەسەر و 80 ساڵەوەی و لە تاواکو ئێستش بارودۆخی مێشکی و
جستەی زۆر باشە و توانای نووسینیشی زۆر باشە. دەمانەوە هەندێک لە نهێنەکانی ژیانی ئەو پێشکەش بە بینەرەکانمان بکەین. پاشە گەڕەمە خزمەتان باس لە هۆکاران ناکەین کە دەکرێت بیگۆڕین لە ژیانمانە و ئەگەری توژبوونمان بە لە بیرچوونەوە و ئەلزایمەر کەم بکاتەوە. لەگەڵمانە بن. دەسمە ماڵی یەکێک لە نووسەرە دیارەکانی هەرێمی کوردستان ئەویش ممتاز حەیدەری کا ساڵانێکی زۆرە هەم لە بواری نووسین هەم لە بواری لێکۆڵینەوە خزمەتێکی زۆری کردووە. دەمەوێت لە نزیکەوە لە باری تەندروستی و هەروەها لە دوایین ئەو کارانەی کە هەم لە بواری نووسین هەم لە بواری ڕۆژنامەنووسی کا سەرقاڵی چییە لەگەڵی بم. لە تەمەنی 83 ساڵیدایە و هێشتا توانای نووسین و خوێندنەوەی هەیە. ساڵ 12 ماژی باشم یاخوار باش ئەمە دروستمەکەم هەیە ئەوە لە ساڵ 12 ماجێ دوای دەرە مادەم پێ دەکەن دەم دەگریم باشم. ماڵەکەی خۆی کردوتە کتێبخانە و بەهۆی نەبوونی شوێنیش نزیکەی 1000 کتێبی لە کارتۆن هەڵگرتووە. 6 ساڵ زیاترم دەکەی کۆڵم نەداوە. تەنها ئەو ماوانەی نەبی لە حەبسخانە بوویمە یان لە ژێر زەمین ئیشم کردو لە چاپخانەی سەڵی مەجای نووسینم نەبووە لە چاپوشت بووینە یا خۆت لە هەندەران بوویمە یاتر ئەوی دەکە ئامە دەرفەتم بۆ نووسینم هەیە چەند لەدایک بوو تەمەنە ئەمە 38 ئەمە ئێستا 82 ساڵم هەیە لە تەمەنی منە ئێستا خەو دەیباتەوە ماڵەکە مێش لە سەد و چاوی دەنەشیتن ناتان مێشەکەی دەرفکاتن. بەڵام من ئێستا ئەمن ڕۆمانسیانە دەژیم گەنجانە بیر دەکەمەوە ئۆردەکەمەوە دەکەی دەبارەی کۆماری کوردستان. ممتاز حەیدەری سەرقاڵی کۆکردنەوەی نووسین و یادەوەری و بەرهەمەکانی خۆیەتی کە نزیکەی 6 ساڵ دەبێت بە قەڵەمەکەی نووسینی لە بەشێکی زۆری ڕۆژنامە و گۆڤاری کوردی و عەرەبیەکان بڵاو کردوتەوە لەگەڵ بە چاپگەیاندنی ژمارەیەکی زۆری کتێب. دەربارەی کەسایەتەکان تا ئێستا دەربارە 50 کەسم نووسیتەوە 50 کەسی مرۆڤی کورد بە هەردوو ڕێگەزیەوە مرۆڤی کورد تا ئێستا 200 تەڵەوی خوندکاری ماستەر و دکتۆرا و بە کەلۆریەز لە باڵی من لەناو 5 دەفتەر تۆمار کراوە چیان بردووە لە 20,000 دانە کتێب و گۆڤاری باش زیاترە. کتێب یعنی ژیان کتێب یعنی کۆمەڵگا کتێب یعنی نیشتیمان. ممتاز حەیدەری لە ڕێگای کتێب و نووسینەکانی پاڵپشتی زیاتر لە 200 خوێندکاری دکتۆرا و ماستەری کردووە. ڕۆژانەش خوێندکار سەردانی ماڵەکەی دەکەن بۆ وەرگرتنی سەرچاوە. قارەمان جەوهەر کورسات نیوز تایبەت بە بەرنامەی چارە. لە بەش یەکەمی بەرنامەکە باسمان لەوە کرد کە پوکانەوەی مێشک و ئەلزەهایمەر لەو بابەتان کە لەگەڵ تەمەنە ڕوەدەن بەڵام مەرجنی هەموو کەسێک کە چۆ تەمەنەوە دەستنیشان بکرێت بە ئەلزەهایمەر و لە بیرچوونەوە. جەنابی دکتۆر باسی لەوە کرد کە هەندێک هۆکار هەیە کە ناتوانین دەستکاری بکەین و مەترسی توژبوونمان بە ئەلزەهایمەر زیاد دەکات وەک ڕۆشتنە سەرەوە لە تەمەن و پێشینەی خێزانی و جینەکانمان بەڵام هەندێک هۆکار هەیە دەکرێت دەستکاری بکەین و بیانگۆڕین. لەو هۆکارانە هەمیشە لە هەموو نەخۆشە جەستەیەکانە کە ئێمە بابەتەکەشمان تەواو جەستەیە لە مێشکە بەڵاکەین باس دەستایلی ژیان و زۆری خواردن و خواردنەوە و جگەرە کێشان و ئەلکۆهۆل ئەکرێت. بەڵێ پندێکی کۆن پندی کۆن کەمان بە مناڵی بیستیمانە عقل سەلیم فی الجسم السەلیم. بەڵێ پێچەوانەی ئەمەری ئێمە هەر ئەوەکو پزیشکانین دەمار و مێشک و لەوەکۆی کە تێگەیشتی بین لە مێشک ئێمە سا مێشک تەحەکوم بەسەر هەموو جەستەماناکە مێشک کۆماندەری جەستەمانە هەموو شتەکان مێشک لە جەستی تووەڕایەکە جەستت خزمەتی مێشکەکە. ئێمە لە سروش تاوا دروست بووین بەڕاستی ئەمە خاڵێکی نێگرنگە جەستە لە خزمەتی مێشکە مێشک لە خزمەتی جەستانیە مێشک جەستەی تۆ ئاراستە ئەکا بەو سا کاروکردانی کە بیکە بۆ شێوازی گەشەکردنی کە بیکە بۆی کە خزمەتی خۆیکە. سیستمی مێشک لەوانێت تۆزێک لە بابەتەکە لابین بەسیار بۆی کە ڕوونکردنەوە زیاتر بەم ئێمە سا مێشک سیستمی وەرگرتنی شەکری خۆی هەیە خۆراکی خۆی هەیە جیاوازە لە جەستە. سیستمی وەرگرتنی خوێنی خۆی هەیە جیاوازە لە جەستە. سیستمی کۆنتترۆلکردنی فشاری خوێنی ناوخۆی هەیە جیاوازە لە جەستە. سیستمی پاکردنەوەی خۆی هەیە شلەیەک دروستەکە سێسەفی پێوترێ سربرۆسپاینال فلوت شلەیەکە دروستەکە کە بۆ پاکردنی خۆی بەکارێنێ کە بەردەوام ڕۆژانە دروستێکات و فرێش هەیە جیاوازە لە جەستە. مێشکی تۆ جەستە بەکارێنێ بۆ خزمەتکردنی خۆی. اینجا ئێمە بەپی ئەوەی کە پێمان نەکرێت خزمەتی ئەم جەستەیە بکەین خزمەتی مێشک ڕاستە و خۆەکەین خزمەتی ئەم جەستەیەت نەکرد
خزمەتەکەی مێشک لاوااستر ئەبێ چۆن یعنی خزمەتی مێشکەکە چۆن سا خزمەتی مێشکەکەی لە ڕێگەی جستەوە جستێک نێت تەندروستت هەبێ مەرجع لە تەندروستیە ئەوە نییە کە نەخۆشیت نەبێ مەرجێت لە تەندروستیان ئەوە نییە مەسەلەن کە چاوێکت کەس بێ دەستێکت ئەوە بێ مەرجع لە تەندروستیان ئەوەیە کە بتوانانی ئیشوکارەکانی خۆت ڕایی بکەیت وسا جستت وەزایفەکانی بە شێوەیەکی گونجاو بەڕێبەر بەلەسا بەڕێوەبەرێ بۆی کە خزمەتی مێشکە خواردنی باشی بەرێ وزەیەکی باشی بەرێ سووری خوێن یەکێک لە هۆکارەکانی توشبوون بە زەهایمەر لە هۆکارەکانی کە ئەکرێ گۆڕانکاری تایە ببێ جڵتە یعنی مێشکە کەڕوئایە جڵتەی بڵسای جڵتەی مێشک هەموو کاتێک کە تووشی جڵتێکی مێشکەبی کۆمەڵە خانی مێشک لە دەستەیت بە دووبارەبوونەوەی ئەم جڵتە بچکۆلانانە بە دووبارەبوونەوەی ئەم لە دەستانی خانە بچکۆلانانە توانای مێشک ئیتر بۆ گونجان و بۆ کارلێکردن لەگەڵ دەوروبەری لاوازە بێ لەبەرەوە تۆ ناتوانانی کاریگەری لەسەر مێشکەی دەکرێت هۆکارەکانی دروستبوونی جڵتە لە جەستە تا کەم کەیتەوە دەکرێت فشاری خوێن کۆنتترۆلکەی دەکرێت نەخۆشی شەکرە کۆنتترۆلکەی دەکرێت شێوازی خواردنەکەی کە ئەکرێ خاڵێک لە خاڵەکان ئێمە بە ئام کۆمەلگا شەرقیەکان لە مشتەکانمانە متەتەڕفین یاو تا شتێک زۆر ئەیخۆین ناو تا شتێک هیچ نایخۆین یاو تا خۆی نەشتێک و شتەکانی تر تەرکەکەین یاوە تا بە تەواوەتی دەست لە هەموو شتێک نێبەرین دەکرێت لە ژیان ناوەسەتی بی نەوەرزشی زۆر و نەبێ وەرزش نەخواردنی زۆر و نەبێ خواردن کەواتە ئەتوانین بڵین ئەو قسانەی کە ڕاستە بۆ خۆپاراستن لە جۆری دووەمی شەکرە و بۆ خۆپاراستن لە جڵتەی دڵ و دەماغ بۆ خۆپاراستنیش لە ئازاهین و لە بیرچنەوە ڕاستە بێگومان ئەرشیفی چارە پڕپڕە لە زۆرترین زانیاری بۆ ئێوە ئەتوان لەسەر یوتیوب هەر پرسیارێکتان هەبوو لە دەربارەی جڵتەی مێشک و جڵتەی دڵ و هەروەها جۆری دومی شەکرە لەوێ بەردەستە زۆر بە خێرای هەفتەی 5 ڕۆژ وەرزشکردن 2 ڕۆژیان ئەیرۆبیک بێ پاسکیل ڕاکردنی خێرا مەلا و شاخڕەوی کە ئەوە هەرچەنە بە مامناوەند حسابەکرێ بەڵام ئەیرۆبیکە و 3 ڕۆژیشیان بریتی بێت لە وەرزشەکانی کە بۆ بەهێزکردن و تونکردنی ماسوولکە بەکارێنرێ ئەوەی کە لە ناو هۆڵەکانی وەرزشە ئەنجامەدرێ ڕۆژانە 5 پارچەی جیاواز سەوزە و میوە و 8 پەرداخاویش ئەوە کە جناوی دکتۆر زۆر لە مشارە زاترا باشە دکتۆر باسمان لەوانە کرد کە ستایلی ژیان زۆر ڕۆڵی هەیە جگەرە کێشان نەکێشرێت جگەرە بەڵام ئەلکولەوترێ بە شێوەیەکی خراپ بەکارمێنەوەتە کەمکردنەوەی بەکارهێنانی ئەلکوهول ئەوەی کە خۆت باسی کرد مامناوەند هێڵبەتە ئەمە بابەتە زانستێک یاخمان بە بابەتە ئاینی و ئەوانی ترەوە نییە ئەی پرسا ئیتر هەر دەربارەی مێشک دیسانەوە لە ماوەی ئەم پرسانە زۆرەکە ماڵەن سترێس خراپترین جۆری نەخۆشیە فشاری دەرونی خراپترین جۆری نەخۆشی و خراپترین جۆری شتەکە مرۆڤیدا بەخۆی ئەکرێ زیابوونی فشار ئەگەری توژبوونا باڵزەهایمر و لە بیرچوونەوە و پوکانەوەی مێشک زیاب کات و جڵاوگرتنی فشارەکانیش ئەگەری توژبوومان کەم کاتەوە خۆی سا فشارن دەرونیەکان ڕاستەوخۆ لە جستا دەرەکەوێ فشارن دەرونیەکان تۆ کە ترست هەبێ تۆ کە شەرمت هەبێ تۆ کە بیرکەیتەوە لیانی دڵتە گۆڕێ فشاری خوێنتە گۆڕێ میتابۆلیزمی شەکر لە جستتا لەگۆڕێ لە ڕێگەینە دەردانی کۆمەڵی هۆرمۆنات کە مێشک ئێوێ لە ڕێگەی ئەوسا هۆرمۆناتانەوە کۆنتترۆلی سترێس بکە یا تا جستەی تۆ حازرکا بۆ سترێس ئێمە شتێکی سەیری لە جستەمانە هەیە دوو سیستم بەڵێن ئاسانە سیستمێکمانەیە کە جیاوازە بێ بۆ سیمپەتیک و بۆ پاراسیمپەتیک ئەمە لەژێر کۆنتترۆلی من توانیە ئەو مێشک خۆی لە ڕێگەی سیمپەتیک و پاراسیمپەتیک کۆنتترۆلینی ئۆرگانەکانی جستاکە کە بۆ ژیانی خۆی گرنگە ئەو دوانەی کە جەناوی دکتۆر ئاماژەی پێدایەکی چیان ترپەی دڵ و زیدە چەلاشەکان خێرا و تند ئاژوەکە ئەوەی تریشیان خاوێکاتەوە کە ئەمە جستەی من و تۆ ناتوانێت کۆنتترۆلی بکەین تا ڕادەیەکی زۆر تا ڕادەیەکە مەتوانێت کۆنتترۆلیکەین بۆی کە دوورکەوینەوەی کە مێشکمان بور و ژێنین بە فشاری دەرونی دوورکەنەوەی کە خۆمان لە بارودۆخە دەرونیەکان دوورخێنەوە تا ڕادەیەکی زۆر لەوانەیە ئەمەی کە ئەیکەین تۆزی قسەی زل بێت چکە ئێمە هەمومان لە واقعەکە ئاژین کە زەحمەت بێ دووربیلەی بەسەکری خۆتی لەگەڵ ڕابێنی دەکرێت بۆ چوونی خۆت بەرامبەر بە سترێس بگۆڕی دەکرێت بۆ چوونی خۆت بەرامبەر بە خەفەتەکانی ژیان بگۆڕی دەکرێت وا لە خۆت بکەی کە خەفەت بە دنیا نەخۆیت ئەو کاتی کە هەوڵتدا سترێسەکان مەسیجێکی نامباشر ئەنێری بۆ مێشکت یعنی کە سیمپەتیک و پاراسیمپەتیک هۆرمۆنی تر ئیشکەن هێواشتر ئیشکەن نە سێرج یعنی بەرزبوونەوەی زۆری ئەکشنەکانی سیمپەتیک بێ کە زەرری بۆ جستە هەیە نەبەشت نە زۆریش بڵێن ئاسانی پاراسیمپەتیک زۆربەی زۆرگەرتەوە بۆ ناوەندێکە نە زۆر تند ئاژوو نەزۆر خاوە هێواش پاراسیمپەتیک خاوتە کاتەوە خەڵک لە بارودۆخی هادیئە حەزی بۆ خواردن زیاکە حەزی بۆ خەوتن زیاکە حەزی بۆ بڵێ بۆ بەتاڵکردنەوەی ڕەخبەتەکانی زیاکە پیساییکردنە میسکردنە حەزە بڵین سێکسیەکانە
بەس خۆی لە حڵدەکە کە سیمپەتەتیک چالاکە بێ کۆکو لە کاتی شەڕە تۆنێ نەخەوت بیرەمێنێ نەبرسێتیت بیرەمێنێ وجا طبعا تۆ ئەگەر هەفتێک لە سیمپەتەتیکا بژی هەفتێک جستت لە حاڵەتی شەرابێ ئەمسا جستێ ئەبێ کەواتە ئەگەر ئێمە لە گەنجیەوە بتوانین جڵی فشارەکانمان بگرین ئەکرێت لە پیریا کەمتر تووشی لە بچنەوە ئەڵزایمەر بین ئەوە ئاسا کۆرنەرستۆنی پەروەردەکردنی مرۆڤ بەردی بناغی پەروەردەکردنی مرۆڤ جا یەکێک لەو ڕێگایانی کە زۆر ئاسانە بۆی کە بتوانین کۆنتترۆلی خۆمانی پێ بکەین لە گەنجیەوە جڵی فشارەکانی پێ بگرین و بە شێوکی مامناوەند بڕۆین بریتێ لە زانستێک کە وا پێشبینێکرێ 5,000 ساڵ زیاتری تەمەەن بێ کە پێوترە یۆگا مامۆستا هاوبیر کامەران لە سوید دەربارەی یۆگا قساکە کە بە سپاس و کاکمێنە علی سەردانی کردووە و پاشۆ گەڕێنەوە لە سلێمانی خاتو ڕێزان راپۆرتێکی ئامادە کردو دەربارەی مامۆستا حەمەد بچکۆل و تەهای برای مامۆستا حەمەد بچکۆل تەمەنی لەسەر 70 ساڵە مامۆستا تەها 65 ساڵ زیاترە بزان ئەوان چۆن تەمەنیان بە شێوەیەکی وەرزش و چالاکی بەسەر بردووە و پاشۆ گەڕێنەوە خزمەتتان چونکە پرسیارم هەیە دەربارەی ئەوەی کە ئایا ئەگەر ئێمە هەموو هەوڵێکمان نابووی کە ڕەگە بگرین لە ئەڵزەهایمەر ڕێگی لە نەژیرە چارەسەری هەیە لەگەڵمان نابن. بەتایبەت یەکێ لە لێکۆڵینەوەکانی زانکۆی هارڤاردە 2008 کە باس لەوە کات میدیتیشن دەتوانێت گرەیماتەری مێشک بەهێز بکاتەوە و ئەمەش سەبەبێکە بەوەی کە ئێمە بتوانین وردە لەگەڵ نەخۆشی ئەلزایمەر و بیرچوونەوە بتوانین کێشمەکێشم بکەین و زاڵی مەسەریە. یەکێک لە شتەکانی کە باسمان کرد یارمەتی دەری ئەوەیە کە ئێمە تووشی ئەم نەخۆشیە نەبین ئەوەیە کە تۆ ڕاهێنان بکەیت و خاڵێکی تر بۆ ئەوەی کە ئێمە تووشی ئەم نەخۆشیە نەبین و بتوانین ئەگەر لە سەرەتای توشبوون بتوانین ڕایگرین و خۆمان چارەسەر بکەین ئەوەیە کە خۆراکمان ڕێک بخینەوە. خۆراک زۆر گرنگە. بەکارهێنانی ڕۆنی جی ئەو ڕۆنەی کە لە کورداواریا پێوترێ ڕۆنی زەنگ واتە ڕۆنەکەری کوردی ئەیکوڵێن گەرمی ئەەکەن و ئەگەر ئاویتیا ما بێت لا ئەبرێت و ئەپاڵ لێبرێت ئەمە ڕۆنی جی پێوترێ لە هەموو شوێنێک تەسەورەکەم لە کوردستانە هەبێت. ئەمە باشترین ڕۆنە بۆ بەکارهێنان لە هەموو ڕۆنێکی کە باشترە لە هەموو چاورێکی کە باشترە. ئەمە یەکێک چاوری خوێن و دروستبوونی ئەو نەخۆشیانەی کە بەهۆی چاوری خوێنەوە دروستە بن بۆ نۆکو پستانی بەرزی خوێن ئەمانە سەبەبن هۆکارن بۆ ئەوەی کە مرۆڤ تووشی نەخۆشی لە بیرچوونەوە ببێت. ڕۆنی جی یاخود بەکارهێنانی چای زەنجەفیل بە تایبەت بە ئەو کەسانی کە تایپی لەشیان کافاییە و کەسانی قەڵە و کەسانی بەخۆن ئەمانە خواردنەوەی چای زەنجەفیل ڕۆژانە زۆر باشە بۆیان و ئەتوانێت چاوری ناو ملوولەکان بتوێنێتەوە. یەکێکە لە خۆراکان کە زۆر باشە بۆ نەخۆشی لە بیرچوونەوە یاخود بۆی تووشی نەبین خواردنی تووە کێویەکانە ئەو توانەی کە هەیە هەموو جۆرە تووەکان خواردنی بەسوودە تەڵان ئەویش بە شێوەیەکی هاوسنگ نەگەوەی تۆ ڕۆژی کیلوێ توپ خۆی نەخێرەوە بۆ شەکر خراپ بۆ شەکرای لەشی ئینسان خراپە. هەر بۆیە خواردنی هەموو شتێکی کێوی لە قارچێک لە جۆرەکانی تو و هەموو گژوگیایەکی کێوی ئیسفادەی هەیە. یەکێ لەو گژوگیانەی کە یەکێک لەو خۆراکانەی کە زۆر لە ئایڤیدای باسێکرێ زۆر گرنگە وەکو عیلاجش بەکارهێنرێ و چەند تاقیکردنەوەیکی لەسرە کە سوودی زۆری گەیاندووە. یەکێک لەو گیانەی کە لە مەسلەی خواردنا بەکارهێنرێ ئاشواگاندایە. ئاشواگاندا نازانم بە کوردی چی پێوترێ بەڕاستی ئایا هەیە لە کوردیایان لە کوردستانیان نا بەڵام گیایەکە لە هیندستان زۆرەوە ئەتوانی لە ڕێگەی ئۆنلاینەوە داوای بکەی بیکڕیت. ئاشواگاندا ئەتوانێت یارمەتی نەهێشتنی زۆر نەخۆشی بات. یەکێک لەوانە ئاشواگاندەها ئەتوانێت ینی هینێکی بەقوتە ئەنتی ئۆکسیدانتێکی بەقوتە دژە سەرەتانە و دژە بەکتریایە لە لەشە. هەروەها جۆرێ لە پرۆتین هەیە کە دەرەدرێەوە لەسەر مێشک ئەنیشێت کە ئەمە یەکێکە لە سەبەبە ڕئیسیەکانی توشبوون بە نەخۆشی ئەلزایمەر. ئاشواگاندا توانێت ئەم جۆرە لە پرۆتین لابرێت و ئەم جۆرە لە پرۆتین پاک بکاتەوە لە مێشکەوە مێشک سەر لە نوێ جارێککە دروست بکاتەوە. ئەوەی ماوەتەوە باسی بکەم شتێکی گرنگی تر هەیەویش ڕۆژ و گرتنە.
ڕۆژوو واتە پاکردنەوەی سیستمی دەماری واتە پاکردنەوەی ملو لە خوێنەکان واتە پاکردنەوەی سیستمی هەرس ڕۆژوویە کە تۆ تایە بۆ مدەیەک بۆ چەند سعاتێک لە ڕۆژەکەیەکە کەمتر نەبێت لە 10 سعات مایدە و ڕیخۆڵە و هەموو لەشت پاک بکەیتەوە و بە شێوەیە کە پێشتر ئەو نەخوارد بێت کە تا ئەو 10 سعاتە تۆ برسین نەبێتەوە قسەکە لەسەرەوەی تۆ برسیت بێت بە تایبەت بۆ ئەو کەسانەی کە کێشی لەشیان زۆرە چکۆم کەسانی کێشی لەشیان زۆرە زیاتر لە خەڵکی تر معڕەزن بۆ ئەوەی کە تووشی نەخۆشی لێبیرچوونەوە بن و ئەو کەسانەشی کە کێشی لەشیان مام ناوەندە بەڵام بە سروش لەشێکی گەرمیان هەیەوانە کە ئێمە پێیان لەڵێن پیتاییەکان لە زانستی یاریدایە پیتاییەکان ئەو کەسانن کە گەرمای لەشیان زۆرەوە سیستمێکی هەرسی بە قوتیان هەیە بە ئاسانی قەڵەو نابن ئەمانە ئەبێت زۆر ئاگایان لەوە بێت کە سترێس لە ژیانیانان نەهێڵن سترێس وە گۆشەگیری یەکێک دوان لەو سەبەبانەی کە ئەبنە هۆکار بۆ دروستبوونی ئەلزایمەر من تەسەورەکەم تەکنۆلۆژیاژی کێک بێ لە هۆکارەکانی تر لە بەرەوەی تەکنۆلۆژیا ئینسانی بەسەر دەرەوەی خۆیان داخستەوە پەیوەندی کۆمەڵایەتی کەم کردوێتەوە بۆ دروستکردنی پەیوەندی کۆمەڵایەتی خۆی هۆکارێکە بۆ ئەوەی کە ئێمە خەتەری دروستبوونی ئەلزایمەر کەم بکەینەوە یەکێکی تر لەو خاڵانەی کە ئایڤیدا زۆر باسیێکات و گرنگی پێات ئەوەیە کە ئێمە بتوانین دڵخۆش بین ئێمە بتوانین شاد بین ئێمە بتوانین تەفسیری جوانمان هەبێ بۆ ژیان هەموو جۆرە کابەیەک و هەموو جۆرە بێت تااقەتیەک و هەموو جۆرە سترێسێک ئەبێتە هۆی ئەوەی کە ئێمە بەردەوام لەوە زیاتر نزیک بینەوە کە تووشی نەخۆشی ئەلزایمەر ببین و تووشی نەخۆشی لێبیرچوونەوە ببین. کە شاخڕێیمان کردووە محەممەد و تەها دووبران ساڵانێکی زۆری تەمەنیان لە بوارە جیاوازەکانی وەرزشدا بەڕێ کردووە. محەممەد عەلی کە ناسراوە بە محەممەد بچکۆل کابرا گەورێ و تەمەنی 69 ساڵە ماوەی زیاتر لە 6 ساڵی تەمەنی تەرخان کردووە بۆ وەرزشی فوتبۆڵێن و باسکە و یاری ئاسن و وەرزشەکانی بەهێزکردنی ماسوولکە ڕاهێنەری چەندین یانەبووە و لە ئۆلۆمپیاتی بەغداد و ئێران بەشداری کردووە و خاوەنی دەیان مەدالیا و کاس و ڕێزلێنان و بڕوانامەی ئەی ئاسیایە بۆ ڕاهێنانی فوتبۆڵی. یاریکەی هەڵبژاردەی سلێمانی و یانی سلێمانی بووم و هەروەها یاریم بۆ یانی کرێکاران و کارگەزگەرە و هەروەها کە نەفیکراوم بۆ خواری عێراق ئەو کاتە لە ساڵی 75 یاریم بۆ نادی یانی ڕافیدەین کردووە هەروەها یاریم بۆ خانی مامۆسایان کردووە ئێستا مامۆسای خانە نشینم بڕوانامەی ئەیم هەیە ئەی ئاسیایی ڕاهێنانی فوتبۆڵە مەشقم بە چەند یانەیەک لە کردوولەوانە سلێمانی کەمان سەلیم هەروەها هەڵبژاردی کوردستان ئێستاش ڕاهێنەر هیچ شوێنە نیم بەڵام لە وەرزشدا نەبڕاوم هەر وەرزشەکەم جاجاریش محازەرە ئەڵێمەوە بە ڕاهێنەرەکان چوون بۆ کۆیە چوون بۆ پیرەمەگرون هەروەها لە سلێمانی چەند جارێک محازەرە ماوە بە ڕاهێنەرەکانی سلێمانی و شوێنانە. وەرزش لای ئەو وەرزشوانە دێرینە خۆراکی ڕۆحە هەر بۆیە دەڵێت ئەو وەرزشانەی کە ئەنجامی دەدات گەنجانیش توانای ئەو جوڵا وەرزشیانەیان نییە. ئەم تەمرینیان لەمایان ئێستەمرینیەکە مەسە هەر کەسیان ناتوان بیکەن هیچیان. من وازم لە وەرزش نهێناوە بەردەوام وەرزشەکەم هەفتەی 4 جارە 5 جار جاری وایە گاتە 6 جاریش لە ماڵەوە و یاخویم بۆ ئەم پارچی ئازادیە لێرە وەرزشەکەم کاتێکی کە تیپێکم بەدەستەوە بێ ڕاهێنەر لەگەڵ هەرە جوڵێم و هەرژەکەم و لە وەرزش نەپسڕاوم ڕاکردنەکەم یاری ئاسنەکەم تەمانی سوێدیەکەم تەمانی پشت و سکەکەم ینی نەپسڕاوم لە وەرزش ئێستا توان بڵێم لە چاهەوە تەمانەکانمە لێهاتوێکی جەستەی باشمیەوە تا لیاقەیەکی باشم هەیە لە چاهەوە تەمانەکانمە ئێمە بۆ ڕەشاقە کاوداسک و دەرزی من بە درێژایی تەمەنم 400 گۆڵم زیاتر کردووە لە فوتبۆڵە زیاتریش بەسەر لەوەخرا حوسەڵە نەما بینوسم لە باسکەشایکی و ملیاریکەرەکانی هەڵبژاردی سلێمانی و یانی سلێمانی
کە لێش شێوازی جەمشوت و ڕیباندوانە خاڵم زۆر تۆمارە کرد هەروە لە ساڵانی مەکتەبە یاری بازی بەرز زانە 400 پۆستەم کردووە. تاوان دیاری هەیە 3-4 ساعتی پێچەیەک یاریش هەیە. برا بچووکەکەی کە تەها عەلیە و تەمەنی 66 ساڵە خولیا و حەزی لە بواری دیکەی وەرزشدا هەیە و جیاوازە لە خولیا و حەزی محەممەدی برای. ئەو وەرزشانەش بریتین لە شەترەنج و شاخرەوی و یۆگا. لە بواری شەترەنجدا شارەزایەکی تەواوی هەیە و زیاتر لە 40 ساڵە ئەو یاریە دەکات و منداڵەکانیشی فێر کردو و بەشداریانی پێکردووە لە یاری وڵاتانی دیکە. لە کۆلێژی سەلاحەدینی کوڕان و لە کۆلێژی سلێمانی کچانە و مەکتەبە تورکیەکە لێ دەرس شەترەنجم وتۆتەوە 4 ساڵێ لە سنتەری گەنجان بووم دەرسم وتۆتەوە هەری شەترەنج 4-5 ساڵ لە نادی چارباخ و دوایی بوو بەیانەی سیروان یەکگرت و لێوێ هەر عینشت تیپی کچانم هەبووە دەرسم پێوتونەتەوە. چەند خولێکی دەورەی مناوبژیوانم بینیوە ئەخیریان ئیتر بووم بە پلەیەکی عێراق چەند ساڵێ لەمە پێش تقریبان بێ بە 10 ساڵە زیاتر لەمە پێشکە بووم بە پلەیەکی عێراق. بەڵام دوایەوە زیاتر هە بۆ خولیای خۆم شەترەنجەکەم زۆر جار ئۆنلاین لە کۆمپیوتەرە شەترەنجەکەم. یۆگاش بەشێکی دیکەی خولیاکانی ئەو پیاوە وەرزشوانەیە و بە ئەنجامدانی جۆڵا جیاوازەکانی یۆگا هەوڵ دەدات تەندروستی مێشک و دەروون و جەستەی ڕێک بخات. هەموو ئەم وەرزش و یۆگا و جۆڵە وەرزشیە جیاوازانەی ماسوولکە بۆ بەهێزکردنی توانای هۆشی و عەقڵی مرۆڤ زۆر گرنگن. ئەمە ژوای کردووە ئەم دووبرایە بەو تەمەنەیانەوە توانایەکی باشیان هەبێت و وا چاوەڕوانیش دەکرێت لە داهاتوودا توانای عەقڵیان بەهێزتر بێت لە ئێستا. ڕێزان محەممەد تایبەت بە بەرنامەی چارە. هاتینەوە خزمەتان بۆ دەستنیشانکردنی نەخۆشەکانی پوکانەوەی مێشک و ئەڵزەهایمەر کە ئێمە پێڵین لە بیرچوونەوە بە تایبەتی ڕێگەی زۆر هەیە. یەکی کێنە پێشەشی بەرنامەکە جەنابی دکتۆر تێستێکی کرد کە خۆی تێستەکە زۆر ورد و گەورەترە کە دەربارەی ئەو کەسە بزانیت کە بزانین هۆشی چۆنە هەستکردنی بە هەست و کات و شوێن چییە. جگەلەوە لە ڕێگەی ئەوەی کە خەڵک پێڵێشی ئەی تەنووری MRI پشکنین بە ڕێگەی لەرینەوەی موگناتیسی ڕێگەیشترە لە ڕێگەکانی دەستنیشانکردن. بەڵام ئەو ساتی کە کەسەکە نەخۆشەکە دەستنیشان کرا بۆی کە ئەڵزەهایمەری هەیە پرسیارەکەم ئالێرەوە دەست پێەکە لە دەستنیشانکردنەوە دەست پێ ناکە. کەسێک دەستنیشان کراوە و ئەم کەسە ئەڵزەهایمەری هەیە و لەگەڵ بەرەو پێشچوونی تەمەنا زیاتری شەوە لە بیرچوونەوەکەی چارەسەر هەیە. چارەسەری خودی نەخۆشی زەهایمەر نییە. یعنی سام من ناتوانم حەبێک بم بە تۆ مەسەلەن کۆرسێکت بەمێ بۆ مانگێک بۆ 2 مانگ بۆ 6 مانگیش بیخۆی بڵێ من چارەسەری نەخۆشیەکە دەکەم. پشتیوانیە نەخۆشیەکە پەیوەندی بە پوکانەوەی مێشکەوەیە. پوکانەوەکە عەکسن ناکرێتەوە ئەکرێ بیوەسێنی ئەکرێ لە مەرحەلێک لە مەرحەلەکانە بیوەسێنی. ئەم قسەی بۆ هەموو نەخۆشەکانی پوکانەوە ڕاستە بۆ بۆ پارکنسن بۆ سال هەموو نەخۆشەکانی پارکنسن بەڵێ دەست بۆ هەموو نەخۆشەکان ڕاستە. پارکنسن پوکانەوەکە لە شوێنی کتری جەستە ڕوئەیە کە جیاوازە لەو شوێنی جەستە کە لە زەهایمەرا ڕوئەیە. باشە بەڵام لە هەردووشانە بە عیلاج ناتوانین نەخۆشەکە بگەڕێنینەوە ناتوانین بەڵام ئەتوانین بیوەستێنین فەرمولەوە بەردەوام لەبەر ئەوە کە بۆچین ئەتوانین یعنی بیوەسێنین کوالیتی ئۆف لایف باشکەین شێوازی ژیانی ئەو کەسە باشکەین. ئێمە مەسەلەن کە نەخۆشەکە بڵسا کە دەستشان نەکرێ بە زەهایمەر کە چارەسەری نەریئەتێ بۆی لە ستێجێکەوە نەچێتە ستێجێکی تر لە مایڵدەوە نەچێتە مۆدیڕیت لە سوکۆ نەچێتە مامناوەند و لە مامناوەندە نەچێتە قورس یان ئەگەر لە سوکەوە بۆ مامناوەند پێویستی بە 3 ساڵ بێ ئێمە بۆ یەکەین بە 7 ساڵ مەسەلەن یان ئەگەر یاسا لە مامناوەندا مەسەلەن پێویستی بە بڵسا پێویستی بە 6 مەسەلەن بە 10 ساعات خزمەت بێ لە 24 ساعتەکە لەو کاتە تۆ ئەتوانی لە مامناوەندا بیکەی بە 3 ساعات خزمەت لە 24 ساعتەکە. نەخۆشەکەیان ڕاگرن یان خاوێکەنەوە بەلایکەمەوە
ڕاگرتنەکە زۆر یعنی دەستکەوتێکی مەزن ئەبێ بەڵێ. ڕاگرتنەکە زۆر دەستکەوتێکی مەزن ئەبێ دەکرێت هەدەفمان لە زۆربەی زۆری مەسەلەکانە خاوکردنەوەی نەخۆشەکەی بێ جاسا خۆشی مەبەستیشمان لە خاوکردنەوەی نەخۆشەکە لە چارسەکردنی نەخۆشەکە دوولایەنەیە هەم یعنی کەسەکە خۆی ئاسوودەتر بێ لەگەڵ شێوازی ژیانی خۆیان وسا لە بیرشمان نەچێ چارەسەرکردنی نەخۆشی چەندێک یعنی پەیوەندی بە نەخۆشکەوەیە ئەو نش پەیوەندی بەو کەسانەیە کە خزمەتێکن و لە دەوروبەریانە بە تایبەتی لەم کۆمەلگایانەی خۆمانە کە ئەرکی نەخۆش هەمووی ئەکەوتە سەر کەسوکاری دەکەوتە سەر شانی کەسوکاری نەخۆشەکە دەوڵەتیایە کەمترین ڕۆڵە بینێ لە خزمەتکردن دەکرێت کە وەکو چۆن نەخۆشەکە هەوڵ بین نەخۆشەکە بە ژیانی خۆی ئاسوودەیکەین مرسا جەنابەت هەر وەکو شتێکی بەسیط باسیکەم لە پارکنسنا لە پارکنسنا مەبەسمان نییە کە لەرزینەکە بۆسیێنین لە پارکنسنا مەبەسمانە کە ئەو کەسە ڕازی بێ لەو لەرزینەی خۆی ئەو لەرزینە نەبێ بە شەرم لەوەی کە نەچێ بۆ سەردانی خەڵکو ژیانی کۆمەڵاتی خۆی ڕایی نەکە ئەو لەرزینە نەبێت ئەوەی کە لە ناو مناڵەکانیە بە چاوێکی بەزەیوە سەیری بکەن و خزمەتی بکەن لەبەرەوە کە ئەو کەسە ئاسوودە بوو لەگەڵ وەزعی خۆیان ئاسوودە بوو لەگەڵ شێوازی ژیانی خۆیان دەکرێت بڵێ من هەنگاوێکی باشم ناوە باش چارەسەرکە ڕۆڵی خۆی بینیوە لە ئەزەهایمەرە نەخۆشەکە خاو بکەینەوە بەڵێ ئەگەر ڕاشی گرین زۆر باشترە بەڵام پرسیارەکەی من ئەلێرە لە مەسەری خۆپاراستنایە جنابەت کوڕزای ماوەسەمانە عەبدولکەریم مودەڕیسی بەڵێ بەڕەحمەت وێستی لە هەموو کاتێک خۆشتر بێ کە شانازێ بۆ هەر هەموو کەسێک کە ڕۆژە لە ڕۆژان بە کوردی قسە بکە ئەو پیاوەکە کۆچی کرد ئەڵێن هەڕاستیشەکە کێشی کتێبەکانی لە کێشی جەستەی زیاتر بووە بەڵێ واتە جەستەی ئەوەندە سووک بۆ وەکو کێشانە لەسەر قەپان کە کتێبەکانی لەسەر قەپان قورستر بووە لە جەستەی کەواتە جەناب دووەکو پێشینێکی خێزانیە توانای بڵێن تا ڕادێکی زۆر پارێزراوی لە ئەڵزەهایمەر لەبەر لە جینەکان تا دەرناکەوێت لەبەرەوەی کە جەنابی باپیرت بە مشکێکی باشەوە ڕۆشت بەڵێ ئەکرێکێک لەو نهێنیانەی ژیانی جەنابی باپیرت ئەوە بێت کە بەردەوام خوێنیەتی و نووسیوێتی بۆیە بە سیحەتێکی مشکی باشەوە ما هەتاو کاتێ فەوتی کرد ئەکرێ وەکو چۆن لە بەرگەیەکا باسمان کرد لە وەرزشی جەستە باڵێ وەرزشی مێشکیشمان هەیە باڵێ بزەبت وەکو چۆن جەستە قانونی خۆی هەیە مشکشتی قانونی خۆی هەیە وەرزشی مێشک ئێستا ئەوەی کە فۆکەسەکرێتە سەری لە ڕێگرتن لە دەرکەوتنی نەخۆشی چونکە ینی من ئاماژەم پێیان پێ لەو کاتی کە نیشانەکانی نەخۆشەکە دەرەکەوێت تۆ 5 ساڵ بۆ 10 ساڵە بێ ڕووداوەکان لە مشکدا ڕوویاوە 5 ساڵ بۆ 10 ساڵ بێ زەرەرەکە بووە کەواتەوەی کە تۆ لە 35 ساڵی تا 45 ساڵی ئەیکەی خۆ دەپارێزی لەوەی کە لە 55 تا 65 ڕۆیە بالضبط مەبەستمان بالضبط ئەوە سا کڕۆکی عنی مەسەلەکە لە ئێستاوە تێشوو بخە بۆ ئەو کاتە لە ئێستاوە خۆت بۆ ئەو کاتە حازرکە هەتاکو مێشکت طبعا من کە مەبەستم لە بیرکردنەوە مەبەستم لە بیرکردنەوەی شتە ساکارەکانی ژیان نیە خەفەت خۆی بە ژیانەوەی بیرکێتەوە لە ناخۆشەکانی ژیان مێشکت لەگەڵی گردوونا بجوڵێنی ئەمسە گردوونە بۆ هەیە ئێمە بۆ واکەین شتەکانی ئەنی بۆ ڕوە بگەڕێ بە دوای وەڵامی پرسیارەکانە کە لێت ئەکرێ پرسیار کە لە خۆت و بگەڕێ بە دوای وەڵامی بۆ مەسەلەی وەرزشی مێشکە کەس چی بکەین وەکو جەنابی باپیرت خەریکی خوێندنەوە نووسی مێشکەوە ئەژەزانام جەنابیش لە خەریکی خوێندنەوەی نووسی کەمتر بەڵام ئەزانم کە بەردەوام خەریکی خوێندنەوەیت بەڵێ شتێک ئەمە کە باسەکەم فسیۆلۆژیە باسیەکەم بابەتەکەیە بەس باسەکەم شتێک کە بە چاوە بینڕێ باشە ئێمە لێمەساکە ئەخوێنینەوە زاکرە دروستەکەین بەڵێ بیریان دروستەکەین هۆشمەندینە بیر میمۆرین دروستەکەین میمۆری لە خانەکانی مێشکا بە شکلی پرۆتین دەرەکەن پێوترێنە نێلسن بەدی پرۆتینێکە لە ناو خانەکانی مێشکایە هەتاکو ژماری ئەم پرۆتینانە لە خانەکانی مێشک تا زیاتر بێ خانەکە پارێزراوتر ئەبێ لە پوکانەوە ئێمە سا لە ژوورەکەین ئەم ژوورە پڕ بێ لە کتێب ئەم ژوورە درەنگتر ئەڕوخێ بەسەگەنین ئەم ژوورە بەتاڵ بێت ئەم ڕەفانیتیان نەبێ ئەم پایە و ڕاگرانی نەبێت ژوورەکە زووتر ڕوخێت باش ئەو پایانەی کە لەناو مێشکە ڕایەگرێت و نەرسم بەدیەکان زیادەکە وەرزشی جەستەییە لەبەرەوەی کە سوڕانی خوێن زیاد دەکات یارمەتی دەرەکە باشە نەکێشانی جگەرە و خراپ دەکات نەهێنانی ئەلکۆهولە یارمەتی دەرەکە خوێندنەوە و نووسینە هۆکاری سەرەکیە باشە بخوێنەرەوە ئەو ساکۆمە خەڵگەی نەخوێنەوارە نەخوێنەوارە بەس خۆی خەڵک عنهێت ئەگەرە بە دوای وەڵامی پرسیارە باشە جیاوازە منێکی نێ نەخوێنەوار ئەمە پرسیارەکەت داڕێژمە دووبارە باشە هەندێک جار بە جەنابی باپیرتەڵەن مامۆستەمانە عەبدولکەریمی بیارە باڵێکەرەکەشی بە سەرەتای بیارەیە دانراوە باڵێ پیاوە پیرەکانی ئێمە ساڵان دامایانە کرد باڵێ
شەترەنجی شەیەکە هەندێک لە پیرەکان ئێزان و هەندێک نایزان بەڵام بەلایکەمەوە زۆربەی زۆران داما ئازانن دامە و شەترەنج ئەکرێ ئەو نێرسن بەدیانە زیاد کات و بیرەوەری باشتر دروست کات و ئۆکوپایەکە مێشک پارێزێ بێگومان یەکێکە لە باشترین وەرزشەکانی مێشک هەر شتێک مێشکت بۆ یەکێک من ساتۆزێک لەبینی ینی وەڵامەکانیان یەکێک لە پرسیارەکانی کە لە نەخۆشی زەهایمەرەکەی شێوازی چارەسەرکردنی کێشەکانە مەسەلەن تۆ بە نەخۆشەکە ئەڵێ ئەگەر ئێستا تۆ چوویتە دەرەوە و ون بووی لەسەر جادە چی ئەەکەی ئەو کاتە پەیوەندی بۆیە کە لە بیرات چی تۆمار کراوە چیەکە مەسەلەن نیعسا کۆمەڵێک ڕێگە چارەدا ئەنێ بۆ ئەوونی بۆ ئوسکێشەی مۆبایلەکەم دەرێنم تەلەفۆنێکەکەم ڕقەمێکە مۆبایلم پێ نییە قوربانگیان بێ زەحمەت ئەکرێ مۆبایلەکەتم بێت تەلفۆنێک بکەم من لەکوێم تەکسیەکە گرم ئەچوە ماڵەوە ئەمانە ئەم یعنی پرسیار و وەڵام دروستکردنە خۆیان بۆ خۆی مێشکنی زیین و ئەکاتەوە کامانە لە ڕێگەی خوێندنەوە لە ڕێگەی یەکێک لە شتە ماجیکەکان فەرموو ئەڵێ یەکێک لە شتە گرنگەکان لە ئێستا تەمەنی من 45 ساڵەکە ئێستا من هەوڵ بەم فێری زمانێکی تازە ببم 10 ساڵ نەخۆشی پۆکانوی مشکی خۆم دواخم هەوڵ بەم بۆ فێربوونی زمانێکی تازە هەوڵ بەم بۆ فێربوونی سکڵێکی تازە توانەیەکی تازە مێشکم 10 ساڵێکە لە پۆکانۆ دواخم بۆ مێشکمە جوڵێنم مێشک جوڵانی مێشک علاقەی خوێنەوە تەبعاان بەسادێک بڵێن عنی کڕۆکی سەرکیە بەسا خۆ باو باپیرانمان تاوڵیان کردووە دۆمینیان کردووە مەسەلەن ئەمانە توانی کە شەترەنجەکەیت شەڕێکە و یعنی بینی بیبیتەوە بیبیتەوە یعنی گەرسا دقت بیت ئەو کاتانی کە ئەو جۆرە یاریانە باوتر بوو زیرەکیش باوتر بوو ئەلێرا بابەتەکە کۆتایی پێێنی لەگەڵ جەنابی دکتۆرا و ئەمە ئەوەش لەناو قسەکانی هەڵەنجێنم کە ئەو بەڕێزانەی کە زیاتر لە زمانێکە زانن یاخوزاتر لە شێوەزارێکی هەمان زمانەزانن مشکیان باشتر ئیشەکات و ئەگەری پوکانەوەی مشکیشیانە داهاتوە کەم ترەبێتەوە خوا ڕەحم بێمە بکە کە شێوەزاری زۆر نازانین بەڕێز سامان سولەیمانی کە بەرپرسی نووسینگەمانە لە تارانی پایتەختی ئێران سەردانی شێرە پارکەکانی کردو بۆی بزانێ ئەو کەسانی کە چوونەتە ساڵەوە چۆن ژیانی ڕۆژانە بەسەر بن و چۆن ڕاهێنان و ڕاهێزان بە مێشکیانەکەن پاشەگەڕە بە خزمەتان بۆ کۆتایی هێنا بە بەرنامەکە بە سوپاس بۆ دکتۆر دیار. هەڵکشانی تەمەن و پیربوون کۆمەڵێک کێشە و گرفت لە جەستە و دەروون و مێشکی مرۆڤدا دروست ئەکات کە ئەوەندە باس لە لایەنە جەستەییەکان ئەکرێت و گرنگیان پێدرێت باسی لایەنەکانی دیکە ناکرێت. مێشکی مرۆڤ بە هەڵکشانی تەمەن چالاکی و خێرایی جارانی نامێنێت و تەنانەت لە بڕێک کەسدا تا ئاستی توشبوون بە نەخۆشی ئالزایمەر یان بیرچوونەوە ئەڕوات. وەرزشکردن بابەتێکی گرنگە بۆ ڕێگریکردن یان لانی کەم و دواخستنی گرفتەکانی سەردەمی پیری بە تایبەت ئەو وەرزشانەی مێشکی مرۆڤ ئەخەنە جوڵە و وا ئەکەن مرۆڤ لە کاتی یاریکردندا زیاتر لە حاڵەتی ئاسایی مێشکی بەکاربێنێت. لەم ساڵانەی دواییدا شارەوانی تاران ئیمکانیاتێکی بۆ وەرزشکردنی چینە جیاوازەکان لەناو پارکەکانی گەڕەکەکانی ئەم شارە دابین کردووە. بە ساڵاتوان زیاتر لە هەر گروپێکی دیکە سوود لەم ئیمکانیاتە ئەبینن و وەرزشەکانی شەترەنج و تەنیس زیاتر لە هەر وەرزشێکی دیکە لای ئەوان گرنگی پێ ئەدرێت و سەرنج ڕاکێشە. بۆزیەکە ئایزۆمێر نەمیارێ. ئەمە وەرزشێکە کە ڕێگریەکە لە توشبوون بە ئەلزایمەر چونکە مێشک و چاو و دەست هاوکات کارەکەن. زۆربەی کەسانش لێرن هەموو ڕۆژەگەن و وەرزشەکەن. تایبەتمەندیەکی دیکەم وەرزشەوەیە کە لە بنی قاچەوە تاقژی سرت چالاکە و ماندووە بێت. تەنانەت ئەگەر زۆر بە هێواشی وەرزش بکەی دوای چەند خولەکێک ئەبینیت هەموو لە شت ماندوو بووە و ئەم چالاکیە زۆر باشە. تمام بدنت خیسە عراقی چون تمام بدن در تحرکه. ئەم وەرزشانە تەنها چارەسەری ئەلزەهایمەر نییە، تەنها چارەسەری پوکانەوەی ئەسقان چارەسەری دێپێرێشێن و ئەمەش پزیشکەکان دانیان پیاناوە چونکە پەیوەندی نێوان چەپ و ڕاستی مێشک دروستەکات کاریگەری زۆری لەسەر ئەلزەهایمەر هەیە. وەرزشێکە کە هێز و توانایەکی زۆریەوێت خێرایی پێویستە و لە هەمان کاتدا ئەبێت بە وردی بیری لێ بکەیتەوە
بۆیە پێڵێن شەترەنجی خێرە. تەنانەت ڕۆناڵدۆش کاتی مێرمناڵی ئەندامی تیمی تێنس بووە. ئەو کەسانەی لە پارکەکانی تاران وەرزش و بە تایبەت وەرزشی شەترەنجەکەن دروشمێکی تایبەتیان هەیە. شەترەنج بکەن تاوەکو دوور بن لە ئالزایمر. ئەم دروشمەش لە ڕێگای ئەزمون و تەجروبەی چەند ساڵەیانەوە هاتووەتە دی و کاریگەری ئەم وەرزشەیان لەسەر ژیانی ڕۆژانەی خۆیان دیوە و لایەن دیار و بەرچاوە. من هاوڕێم زۆر هەیە کە تەنانەت لە منیش تەمەنیان کەمترە و تووشی ئەلزەهایمەر بوون. بەڵام ئێمە کە جاروباریین و شەترەنجەکەین مێشکمان لەوان ئامادەترە و بە دڵنیاییەوە لە سەداسەد کاریگەرە. این ورزش شطرنج ئەم وەرزشانە تێنس و شەترەنج یارمەتی مێشکمانەیەن کە هەمیشە ئامادەی هەر بڕیاردان و بیرکردنەوەیەک بێت تووشی بیرچوونەوەش نەبین. ئەوە چەندین ساڵە ئەم وەرزشاکەین هەمومان بەڕاستی زۆر تەندروست و باشین. تایبەتمەندیەکی دیکەش ئەوەیە لە مناڵیەوە لە 5 بۆ 6 ساڵانەوە تاوەکو پیری و 80 ساڵی ئەتوانی ئەم یاریە بکەیت و هەمیشەش توانای جەستەیت بە باشی ئەمێنێتەوە. هەموو جەستەوە خاتە کار وەک ئەوەی لە سوچێکا دانیشیت و کسکەیت و دوورکەویتەوە. من خۆم وا بووم خێزانم ئەیناردم شتێک بکڕم لە بیرم ئەچوو داوای چی کردبوو. بەڵام لەو کاتەوەی کە ئەم وەرزشاکەم بیرچوونەوەم نەماوە. دیگه اینا همه از بین رفته، دیگه فراموشی به ما دست نمیده. پسپۆڕان و پزیشکانی مێشکیش پێیان وایە گرنگیدان بە وەرزش کاریگەریەکی زۆری لەسەر نەخۆشیەکانی تایبەت بە مێشکەیە و مرۆڤ بە وەرزش ئەتوانێت پیربوونی مێشکی دوا بخات و بە وەرزشکردن چالاکیەکی گەنجانە بە مێشک و توانای فکری خۆی ببەخشێت. دکتۆر بابەک سالاریان پسپۆڕی نەخۆشیەکانی مێشک تێکچوونی مێشک و نەخۆشیەکانی لە پیریدا بە چەندین شێوە ڕوادات کە بە ناوبانترینیان ئەلزایمەرە. لەوانەیە حاڵەتی لاواستریشی ببێت کە زۆریش باوی هەیە و ڕوەدات. ئەکرێت بە ئەو کارانەی کە مێشک چالاکەکات ڕێگری بکرێت یان خێراییەکەی دابەزێت و تووشی ئەلزەهایمەر نەبن. وەرزش زۆر گرنگە بە تایبەت تێنس و شەترەنج. لە لێکۆڵینەوەیەک لەسەر بە ساڵاتچوان دەرکەوت ئەوانەی ماوەیەک تێنسیانە کرد زۆر کەمتر تووشی کێشەی مێشک بوون و خێرایی توشبوونەکەشیان دابەزی لە چاو ئەوانەی ئەمەیان نەکردووە. وەرزشێک کە هەم توانا و ئیبداع و تەرکیز و بیرکردنەوەی تایە. وەرزشە فیکریەکانیش زۆر گرنگەوەک و شەترەنج یان ئەوانەی بیرکردنەوە و تەرکیزی تایە. تەنانەت کایە کۆمپیوتەریەکان کە فێربوون و تەرکیز و بیرکردنەوەی تێدایە. مهارت‌های جدید به نظر میاد ذهن رو فعالتر نگه می‌داره. یەکێک لە نیشانەکانی کۆمەڵگای تەندروست ئەوەیە کە گرنگی بە پیرەکان و بە ساڵاتچوار بدات. ئەم گرنگی پێدانش چەندین بوار ئەگرێتەوە کە یەکێکیان دابینکردنی ئیمکانیات و بارودۆخێکی گونجاوە بۆ چالاکی ڕۆژانەی ئەو کەسانە لەناو کۆمەڵگا و بە تایبەت لە بواری وەرزش و پاراستنی زیاتری تەندروستی جەستەیی و دەرونی و فکریان. سامان سلێمانی، کورتسات نیوز، تاران. ئەوەی کە پامی بەرنمەکەیە دەربارەی نەخۆشەکانی پوکانەوەی مەشک بە گشتی وەڵزەهامێر بە تایبەتی ئەم نەخۆشیانە بەڵێ لەگەڵ سەرۆچوونی تەمەنە ئەگەری دەستنیشانکردن و توژمان پێی زیاترە بێ بەڵام مەرزنی هەرچی چوە تەمەنەوە تووشی نەخۆشیەکە بێ. ئەلێرە کە دانیشتین ئەمە لەناو کتێبخانەیە دانیشتین بۆ لەبەرەوەی کە خوێندنەوە یەکێکە لە باشترین وەرزشەکان بۆ مێشک و هەموو ئەو یارانی کە هەیە کە بیرکردنەوەی تا بەکارهێنرێ وەرزشی باشە بۆ مێشک وەکو شەترەنج، تاوڵا، دۆمینە بە تایبەتی دۆمینە لە ژێوەکانی ئەزنی فوتا کۆتاییەکەی. بەڵام ئەمانای ئەوە نییە کە ئێمە تر دەست بکەین بە تاوڵە و دۆمینە و لی داریشین و پاڵ بینەوە چونکە ئەمە بەس نییە لەبەرەوەی کە بۆ ئەوەی کە مێشکی مرۆڤ چالاک بێ پێویستی بە بیرکردنەوە هەیە. بیرکردنەوە باشترین کار خوێندنەوە، فێربوونی زمانی تازە و تێکەڵاوکردنی خەڵکی تازە و بیر و باوەڕ گۆڕینەوە نەک مجادلە و شەڕەدەن و بیر و باوەڕ گۆڕینەوە و فێربوون لە خەڵکی تازەوە جگەلەوەش فێربوونی زمان ئەو بەڕێزانەی کە شێوەزارێک زیاترەزانن ئەو بەڕێزانەی کە بۆ نمونە لێ کاتێکە بە سۆرانی و بادینی و هەورامی قساکەن ئەگەری پوکانەوەی مێشکیان کەمترە لەو بەڕێزانی کە تەنها ئەتوانن بە یەک شێوەزاریان قسە بکەن و ئەو بەڕێزانی کە زیاتر لە زمانێک ئەزانن مێشکیان باشتر و پتەوترە بێت لەو بەڕێزانی کە تەنها زمانێک ئەزانن.
هەموو ئەمانە لەلایەک و مەسەری وەرزشکردن لەلایەکی تر کە ئەو وەرزشەیەمە لە تەمەنی 35 ساڵی و تا 45 ساڵیەکەین لە تەمەنی 55 بۆ 65 سوودی لە وەرەگرین لەبەرەوە پێویستە لە هەمان کاتە مێشکمان پتە و بەهێز بکەین لە ڕێگەی خوێندنەوە و هەروەها لە ڕێگەی فێربوونی زمانی تازە و وەرزەکانی مێشک و لە هەمان کاتە جەستەشمان پتە بکەین لە ڕێگەی وەرزشەکانی جوڵا وەک پاسکیل سواری، ڕاکردن، مەلا، پێڕۆشتنی خێرا، شاخڕەوی و هەروە وەرشانی کە ماسوولکانمان بەهێزەکەنەوەی کە لە ناو هۆڵەکانی وەرزشکردنا ئەنجامەدرێت چکە وەک میوانی بەرنامەکەش ئاماژەی پێدا مێشکی ساغ لە ناو جەستەی ساغایە هەموو ئەمانە بۆ ئێمە گرنگە. خودا یار بێت ئەڵلقەی داهاتووی چارە تایبەتە بێ بە نەخۆشیشی تر کە دیسان و ئەکرێت لە تەمەنە مرۆڤ زیاتر هەستی پێ بکە و گەنج و مناڵەکانی هەستی پێ بکەن کە کێشەکانی میزڕانەگرتن و میز بەخۆداکردن. هەتا ئەو کاتە ڕێز و حرمەتی ئامادەکار و پێشکەشکاری بەرنامە و تەواوی ستافی هونەری ئوداری دەستگای میدیای کورسات قبول فەرن شەو و شەوگارتان شاد و خواتان لەگەڵ.